خەون لەناو نەخۆشخانەی هیوا و دەرەوەی نەخۆشخانە. هیچ کات پرسیوتە کە ژیان لە دەرەوەی نەخۆشخانە و ناوەوەی نەخۆشخانە جیاوازی لە چیدایە؟ هیچ کات بیرت لەوە کردوتەوە کە برسی تەنها نان تێری دەکا و کۆیلە ئازادی و نەخۆشی شیفا و چارەسەر؟ خەونی هەر یەکێکمان بە ئەندازەی ئەو چوارچێوەیەیە کە تێیداین. بۆ ساتێک گوای دابنێ تۆ ئێستا نەخۆشی نەخۆشخانەی هیوا یان نانەکەلیت، بۆ چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە لەویت. دەبێت خەونی تۆ چی بێت؟ گەیشتن بە هەڕەمیەتی دەسەڵات یان گەیشتن بە دوا قۆناغی پلەی دەوڵەمەندی؟ خەونت گەیشتنە بە وڵاتانی ئەوروپا یان هاوسەرگیری و وەچەخستنەوە؟ خەونت ڤێلا و کۆشکە یان بە کۆشکبوونی ژیان و هەنگاونانە بە دوای سیارەی مۆدێل بەرز یان تەواوکردنی خوێندن و بەدەستهێنانی بەرزترین بڕوانامە؟ بیرمان نەچێ ئەمانە خەونەکانی دەرەوەی نەخۆشخانەن. تۆ ئێستاش نەچوویت و نەبوویتە بەشێک لەوان. ئێستا وابیر بکەرەوە تۆ لە ناو نەخۆشخانەکەیت. ئێستا پێم بڵێ خەونی تۆ چییە؟ دەشێت خەونەکانت بە تەواوەتی بۆ هەر شەوێک بریتی بێت لەوەی بخەوی و ئازارت نەبێت، بچیتە بەر پەنجەرەی ژوورەکەت و سۆندەکێش بەلووتەوە نەبێت. سەری دەستەکانت دەکەیت، خەونت کوتانی جوانترین تاتۆ نییە. خەونی تۆ ڕوودبوونەوەی دەستە لە کانۆلا. تۆ لەوێ لە ئاسمانی پڕ ئەستێرە ناڕوانی تا خەیاڵی شیعرت بکەوێتە کار. خەونی تۆ دەرچوونە لەژێر ئەو سەقفەی پڕیەتی لە ئاوی مغەزی هەڵواسراو. حەسرەت ناکێشی بۆ پیاسە بچیتە کەنار ڕووبار یان باخچەیەکی ڕازاوە یان شەقامێکی پڕکورسی و مێس. تەنها خەونت ئەوەیە تەندروستیت بۆ بگەڕێتەوە و بتوانی بۆ ماوەی چەند خولەکێک بەبێ ماندووبوون و ئازار لەسەر پێیەکانت بوەستی. خەونی تۆ لەوێ داهێنانی پرچت نییە بە ستایلی تازە و مۆدێرن و لێدانی جێڵ و بەکارهێنانی شامپۆ و ڕەنگکردنی بە دوا ڕەنگە ڕەونەقدارەکان، بەڵکو خەونی تۆ لە پرچ دەرچووە، چونکە چیتر هیچ تاڵێک لە دواتەوە نییە و بە هیوای تەنیا کەمێ و بە ئەندازەی نوکی قەڵەمێک پرچت دەربکەوێتەوە. تۆ لەوێ خەون بە سەیارەوە نابینی، بەڵکو خەونت بۆ ئەوەیە کە چیتر گوێت لە دەنگی ئامبوڵانس نەبێ و چارەی گڵۆپی ڕەنگا و ڕەنگ نەبینی. تۆ لەوێ چیتر پارەت بۆ گرنگ نییە، چونکە لەوێ تەنها لەسەری مانگەکاندا بە دوای کەمێک پارەی تا بتانی دەرزیەکانی کیمیایی پێ بکڕیت و کەمێ ئازارەکانت کەم بکە. تۆ خەونی پیاسەی گەل هاوڕێیان و دانیشتن لە کافتریا و هیچ شوێنێکت نەماوە. تەنها ئەتەوێ چیتر ئەو دیمەنانە نەبینی کە هەر کاتە و قەرەوێڵەیەک لە تەنیشت چۆڵ دەبێت و بەرەو گۆڕستان دەبرێت. ئێستا وەرە دەرەوە لە نەخۆشخانە و پێم بڵێ خەونەکانی خۆت چین، بە دوای چی داوێڵیت و ئەتەوێت چی بەدەست بهێنی؟ بەهای هەر یەکێک لەمانی لە دەرەوە بەدەستی دەهێنی چییە؟ گەرژیانی تۆ بخەیتە لێواری ئەو چارەنووسە و ڕێگەگرتن بەرەو ئەوێ. تۆی ساخ لە ئێستادا هەر کات بە تەنیش نەخۆشخانەکان و بە تایبەت نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی بۆ شێرپەنجە و سەرەتان تێپەڕی، بیرت بێ لەوێ پڕیەتی لە خەونی تێکشکا و خەونی نیوەڕێ، پڕیەتی لە هیوای بەدینات و تیش تێمەپەڕە بە بەردەمی ئەوێدا. دەست لەسەر سنگت دابنێ و بەخۆت بڵێ هەرچی خەمی منە ناکاتە ئەوەی کە ئێستا بە ساغی لە دەرەوەم. ئەو کات بیرێک بکەرەوە لەوان و هەوڵ بدە لانی کەم چاود لەو پارەیە نەبێت کە بۆ ئەوانی سەرف ئەکەیت. هیواشت بەوە بێ هەر کات ئەوان لە ساغەکانی دەرەوە پێویستیان بە شتێک بوو بچن بەهانایانەوە. نەخۆشیەکان ناگوازرێتەوە، بەڵام هیوایەکان زۆر بەزوویی ئەگوازرێنەوە. لەم دوو نەخۆشخانەیەدا کە ڕەنگەکان مردوون پێویستە هونەرمەندەکان بچن وێنەکان بەرنەوە ناوی. لەوێ ئاوازەکان ون بوون لە بەردەنگی جیهازەکانی هەناسەدان و هێڵکاری دڵ. ساغەکان بچن پڕی بکەنەوە لە نۆتەی میوزیک و گۆرانی، بچن بۆ شانۆگەری و فیلم، بچن لەگەڵیان بن و هیوایان پێ بدەن کە ئەگەر ئەوان بۆیان نەکرێ بێن بۆ دەرەوە ئەوە ئێوە دەچن بۆ ناوەوە بۆ لایەن. بچن خەونەکانیان لەگەڵ زیندوو بکەنەوە و بە دیاریانەوە لەلایەن دابنیشن و بڵێن ئێمە و ئێوە جیاوازیمان لەوەدایە، ئێوە ئێستا لێرەن، ئێمە لە دەرەوە، سبەی ئێمە دین و ئێوەش ئاوا وەرن بۆ لامن. هیوامان پێ بدەنەوە کە هیچ شتێک لە ئیرادی مرۆڤ گەورەتر نییە و مرۆڤ دەتوانێت بڕیار بدات چاک ببێتەوە و دەست بکاتەوە بە ژیان. لە ئێستادا گەر ئەوان هاتوونەتە سەرجادا بۆ ئەوە نەهاتن کە بژین، بۆ ئەوە لە دەرەوەن کە بە ئازارەوە نەمرن. ئەوان چیتر خەونی کورسی و خەونی شوێنەکانی ئێوەیان نییە. تەڵەب و داواکاری ئەوان تەنها و تەنها ئەوەیە بەبێ ئازاری بەردەوام بن. ئێستا ئەگەر ئەوان نایەن ئێوە بچن، ئەگەر ئەوان هیوایان نەماوە ئێوە بچن هیوایان تێدا بچێن و بە هەر نەخۆشێک بڵێن جەستە شوێن بیرکردنەوەی دەکەوێ و بیرکردنەوەت باش بێ جەستەش باش دەبێت. هەر کات نەرێنی و نیەکە تیڤانە ڕوانیت جەستەشت بە تەواوەتی دادەهەزرێت.
هیوا بجەنەوە بە هیوا تا ژیانیان پڕڕەنگ بێت و پێویستیان بەوە نەبێ خۆیان بێنە سەر شەقام و چاوتان لەو کەمە پارەیە نەبێت کە بۆیان خەرج دەکرێت و لە کەرتی تایبەت بیان پارێزن.